هاوڕێنی هێژە ئەم کاتتان باش. ئەم بەشە دەربارەی شیعرێکی شەهید دڵشاد مەریوانیە کە لە 1947 بۆ 1989 ژیاوە. مەریوانی تەنیا 42 ساڵ ژیاوە، بەڵام دەرامەتێکی زۆر لە بەهای کۆمەڵایەتی و لە سامانی هزر بۆ بەجێهێشتوین. لای من شیرینترین شیعری دڵشاد مەریوانی لە دیوانی یەکەمیدایە بە ناوی فرمێسک و زەردەخەنە. ئەم دیوانە لە ساڵی 1968دا لە سلێمانی چاپ کراوە. نزیکەی 40 شیعرێکە، زۆربەیان وەک خۆی دەڵێ لە 2 ساڵی پێش چاپکردنی دیوانەکەدا نووسیونی، واتە دەگەڕێنەوە بۆ 1965 تاکو 1968. شیعرەکان زۆرتر گوزارشتن لە دیدی لاوێک یان مرد منداڵێک بۆ ژیان. زۆربەیان کێشی کوردین دەبڕگەن، هەندێکیشان هەش بڕگەن، دوانیان کێشی عروزن، بەحری ڕەمەڵ و هەزەج. من ڕێبوار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسی ئێوە دەکەم ئەگەر سبسکرایبی ئەم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسیێنن. بەر لەوەی شرۆڤەی بکەم، شیعرەکە دەخوێنمەوە. زام دڵشاد مەریوانی. زامی جەرگم هاتە خەندە، پڕبەزاری پێکەنی، هۆش و بیرم کەوتە هەڵپە، بەری سستی داکەنی. پێت ئەڵێم جوانی فریشتە، پڕبەدڵ تۆم خۆشەوێ، پێمەڵێ ویستن بە ئێشە، کێوی بێستون هەڵکەنی. سەر لە نوێ کەوتوو مەناڵە، گیانەکەم ژینم ئەوێ، تۆش بە نازی پەنجەکانت وا خەریشی لێی سەنی. دڵ وەکو ساوا هەموو جار ئارەزووی یاری یەکە، تۆ بە نادانی خەریشی هەردوو چاوی دەریەنی. من وەکو پەروانە دایم حەز بە بینینت ئەکەم، تۆ کە ئەستێرەی سیوەیلی خۆت ناخەیتە دیدەنی. بەم هەموو ژان و سزایش کە ژیانم پڕ ئەکا، دڵ بەبێ تۆ وشک و چۆڵە، تۆ گوڵزار و چیمەنی. وەک دیارە شیعرێکی ناسکە، شیعرێکی ساکارە کە مەریوانی بە تەمەنێکی مرد منداڵی نووسیوێتی، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەهرەیەشی قوڵی شیعری تێدایە. یەکەم لە قافیەی شیعرەکە دەڕوانم. شیعرەکە 6 بەیتە، دیار هەموو بەیتێک 2 دێڕە. یەک قافیەیە. قافیەکانی ئەمانن: پێکەنی، داکەنی، لێمسەنی، دەریەنی، دیدەنی، چیمەنی. ڕیتمی ئەم قافیەیە بەم جۆرەیە: ئەی ئەی، بی ئەی، سی ئەی، دی ئەی. جوت قافیە نییە وەک هەندێک شیعری نوێ، بۆ نمونە لەوانەی مامۆستا گۆران یان شاعیرانی گۆرانی زمان، مەولەوی و بێسارانی وەلی دێوان و ئەوانی دیکە. دووەم لە کێشی شیعرەکە دەڕوانم. شیعرەکە لە قاڵبی عروزدایە. کێشی عروزە بەحری ڕەمەڵ یان ورتر ڕەمەڵی مثەممەنی مەحذوف. تەفعیلەکەی بەم جۆرەیە: فاعیلاتون 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 فاعیلون. 4 فاعیلاتونە، چوارەمیان کورد بۆتەوە بۆ فاعیلون. دیارە کێشی عروز شاعیرانی کلاسیک بەکارێنێناوە، وەک ئەوانی سێ کوچکەی بابان، سالم و نالی و کوردی و ئەوانیش کە شوێن پێی ئەمان کەوتون. سێهەم لەو ناوانە دەڕوانم کە مەریوانی بەکاری هێناون. ناوەکان ئەمانن: زام، جەرگ، خەندە، زار، هۆش، بیر، هەڵپە، بەرگ، جوان، فریشتە، دڵ کە 3 جار بەکاری هێناوە، کێو، بێستون، ناڵە، ناس، پەنجە، ساوا، یاری، چاو، پەروانە، ئەستێرە، سیوەیل، ژان، سزا، ژیان، گوڵزار و چەمەن. گەر سەرنجی لێ بدەین، هەموو ناوێک تاکە، تەنیا پەنجە نەبێ کە کۆیە. بە بۆچوونی من بۆیە پەنجە کۆیە، چونکە مەبەستی لە پەنجەی کەسێک بووە، لە پەنجەی دلبەر بووە. وەک لە دێڕەکە دەڵێ: تۆش بە نازی پەنجەکانت وا خەریشی لێمسەنی. مەبەستی نازی پەنجەکانی دلبەرە، دەنا ئەویشی وەک تاک بەکاردێنە. بەراوردێکی ئەم زمانە بکەین کە زمانی 60ەکانی سەدەی پێشووە لەگەڵ ئەو زمانەی ئێستا بەکاردێت، زۆر جیاوازە. ئەو زمانەی ئێستا بەکاردێت زمانێکی سەقەتە. هەموو ناوێک بۆ بە کۆ، من نازانم بۆچی ناو ئەبێ کۆ بێت. ئەم جارە ئەگەر لە تۆڕی کۆمەڵایەتی دڕوانی بۆ وشەی مرۆڤ بگەڕێ، دەبینیت
مرۆڤ نەماوە، هەمووی مرۆڤەکانە. دیارەوە کوردی نییە. لە زمانی کوردیدا بە تایبەتی لەو زاراوەیە کە من ئێستا پێداخفم ناو تاکە بۆ نمونە دەگوترێ پیاو ڕق دەبێتەوە. دیارە لە یا پیاو مەبەست مرۆڤە، کەس ناڵێ پیاوەکان ڕق دەبنەوە. بۆ نمونە دەوترێت ژن میهرەبانە، کەس ناڵێ ژنەکان میهرەبانن. ئەمانە هەمووی نوێ و لە چەند ساڵی ڕابردوودا لەسەر دەستی کۆمەڵێک نەخوێنەواردا هاتوونەتە ناو زمانی کوردیەوە. لە زمانی کوردیدا بۆ نمونە من دەڵێم من حەزم لە سێوە، بەڵام گەر بڕوانین لە زمانی ئینگلیزیدا ئەو ڕستەیە نییە بە جۆرێکی کە دەگوترێ من حەزم لە سێوێکە یان من حەزم لە سێوانە. ناتوانین بڵین من حەزم لە سێوە لە زمانی ئینگلیزیە. بەر لەوەی شیعرەکە بیت شرۆڤە بکەم پێویستە بڵێم کە شیعرەکە بە کێش قافیە و وێناکردن کلاسیکە. مەریوانی شیعرێکی کلاسیشی نووسیوە. بەیتی یەکەم: زامی جەرگم هاتە خەندا، پڕبەزاری پێکەنی، هۆش و بیرم کەوتە هەڵپە، بەری سستی داکەنی. زامی جەرگ چەمکێکی کلاسیکە. ڕەنگە هەندێک شاعیری کلاسیک وەک زەخمی جەرگ بەکاری هێنابێ. مەریوانی یاری بە وشەی زار کردووە کە دەکرێت دوو مانە ببەخشێ. یەکێکیانەوەیە کە پڕ بە دەمی پێکەنی، چونکە زار بە مانای دەم دێت. مانایەکی دیکە ئەوەیە پڕ بە زاری، واتە پڕ بە ئازار پێکەنی. بەیتی دووەم: پێت ئەڵێم جوانی فریشتە، پڕ بە دڵخۆشم ئەوێی، پێم ئەڵێی ویستن بە ئێشە، کێوی بێستون هەڵکەنی. دیارە لێرەدا مەریوانی ئاماژە دەدا بە داستانی شیرین و فەرهاد کە داستانێکی ناسراوە. دلبەرەکەی بە مەریوانی دەڵێ گەر منت خۆش دەوێ، دەبێ وەکو بێستونی عاشق کێوێک هەڵبکەنیت. بەیتی سێم ڕوونە. بەیتی چوارەم دەخوێنمەوە: دڵ وەکو ساوا هەموو جار، ئارەزووی یاری ئەکا، تۆ بە نادانی خەریشی، هەردوو چاوی دەرێنی. لێرەدا سەرنجم بۆ وشەی یاریە کە دەکرێت بە مانای دولبەر بێت، بە مانای وازیش بێت. ئێستا بە مانای دولبەری خوێنمەوە: دڵ وەکو ساوا هەموو جار، ئارەزووی یاری ئەکا. دەبێت دولبەرە. ئێستا وەکو وازی دەیخوێنمەوە: دڵ وەکو ساوا هەموو جار، ئارەزووی یاریەکە. وەک دەیبینین وشەکە دەگۆڕێت بە چ مانایە بیخوێنیتەوە. لە نووسینە هەردووشتی وەکو یەکە. بەیتی پێنجەم: من وەکو پەروانە دایم، حەز بە بینین دەکەم، تۆ کە ئەستێرەی سیوەیلی، خۆت ناخەیتە دیدەنی. دیارە لە شیعری کلاسیکدا لە هەر جێک پەروانە هەبێ، چرا مۆم یان شەمع بە دوای داهاتووە. هەمیشە دڵدار پەروانەیە و دلبەریش مۆم. نمونە زۆرن. دەتوانین سەیری شیعرێکی سەید کامیلی ئیمامی بکەین کە دەڵێ قەدری شەو چا بگرە چاوم، شەمع و پەروانە دەڵێن سۆز و گریەی شەمع هەر شەو، سووتنی پەروانە شەو. یان دەتوانین نمونێشی دیکە بینەوە لە تاربەکی جافەوە: کاتی وەسڵی عاشقانە، تۆ دەمێ بڕوانە شەو، خۆی ئەسووتێنێ بە شەمعی دولبەری پەروانە شەو. ئەوەش نمونێشی دیکەیە. خۆ دەتوانین سەری نمونێشی دیکەی حەمدی بەگی ساحێب قڕان بکەین: بە شوعلەی شەمعی ڕوخساری، دەسووتێ دڵ وەکو قەقنەس، وتم پەروانەیە یاڕەب، نیاوا بانگ و هاواری. مەریوانی لێردا ئەو قاڵبەی شکانووە. خۆی دەکات بە پەروانە، بەڵام دلبەر دەکات بە ئەستێرەی سیوەیل کە هێمایە بۆ ئەوەی هەم گەشە هەم درەنگ درەنگ دەردەکەوێ. بە گەشی شاعیر دەسووتێنێ و بە درەنگ دەرکەوتنی خەمباری دەکات. لە بەیتی شەشەمدا یا لە دوا بەیتدا مەریوانی هەموو شیعرەکە کۆ دەکاتەوە. دەڵێ دڵ بەبێ تۆ وشک و چۆڵە، تۆ گوڵزار و چیمەنی، یان لە زمانی خۆیەوە بەم هەموو ژان و سزایش کە ژیانم پڕەکا، دڵ بەبێ تۆ وشک و چۆڵە، تۆ گوڵزار و چیمەنی. کە مامۆستا گۆران لە ساڵی 1962دا لە تەمەنی 58 ساڵیدا دوا کۆچ دەکات، خۆی و هاوکارانی بنەمایەکی تۆکمەیان بۆ شیعری نوێی کوردی بەجێهێشت. هاوکارانی مامۆستا گۆران ڕەشید نەجیب، ڕەفیق حیلمی، عەبدوڕەحمان بەگی بابان و
شێخ نووری شەخ ساڵح بوون. مەریوانی چەند ساڵێک دوای مەرجی مامۆستا گۆران یەکەم دیوانی بە ناوی فرمێسک و زەردەخەنە لە 1968دا بە چاپ دەگەێنێت. زۆربەی شیعرەکانی ئەم دیوانە لەسەر ئەو بنەما نوێیە داڕێژراون کە مامۆستا گۆران و هاوکارانی دایانڕشتە بوو. لەگەڵ ئەوەشدا مەریوانی هێشتا شێعری کلاسیکی بەجێ نەهێشتووە. لە دیوانەکەیدا بەلانی کەمەوە دوو شیعر هەن کە پێڕەوی بنەمای شێعری کلاسیک دەکەن. یەک قافیەن لە قاڵبی شێعری کلاسیکیدان و وێناکانیان ئەوانن کە شاعیرانی کلاسیک بەکاریان هێناون. ئەوەی کە مەریوانی جیا کردوتەوە لە شاعیرانی کلاسیک ئەوەیە کە ئەم وێناکانی بە کوردیەکی پاراو نووسیوە. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.